بەرپرسیارم لە ئایندەی منداڵەکەم چارەنووسی ڕژناک. منداڵ توانای لە سۆگرتنی بەرپرسیارەتی ژیانی هاوسەرگیری نییە. زانستی پزیشکی سەلماندوێتی کە دووگیانبوون لە خوار تەمەنی 18 ساڵیەوە ئەگەری گیانە دەستدانی هەر یەک لە دایکەکە و کۆرپەکە زیاد دەکات. خوای پەروەردگار داوای لە ئێمە کردووە وەلا تولقوا بأیدیکم إلی التهلوکة بەدەستی خۆتان مەخەنە تهلوکەوە. زۆر بە بیوجدانی ئەزانم لە خوار 18 ساڵەوە ئافرەت چووکدا چونکە توانای بەخێوکردنی ماڵ و مناڵی نییە.